بینەرانی عزیزی تلڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان شاد. ئازیزان لە بەرنمەیەکی تر لە زنجیرە بەرنمەکانی ئاسۆی بەرابەری ژن و پیاودا دەبینەوە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئەڵلقێکی تر لەم بەرنمەیە. دوای گەشتی ئێرشاد و کە جگە لە بەزناوی هیچ ئاکامێکی بەدوانە بووە، ئێستا باسی کەمپی تەرکی بێحیجابی هاتووەتە گۆڕێ. لەم کەمپە گۆیە بە کەڵگوەرگرتن لە عیلمی دەڕووناسی بەنیازن کێشەی حجاب چارەسەر بکرێت. باسی چارەسەرکردنی بابەتی حجاب لە کەمپ مانای ئەوەیە کە لە ئێران خەڵکو بەتایبەت ژنان و کچان کێشەی دەرونیان هەیە. زۆر سەیرە بەم جۆرە لە ئێران کێشەی دەرونی لەسەر حجاب بە عەلمی دەرووناسی زیادی کردووە یا زیاد دەکرێت. تازە ئەگەر ئەمە بسەلمێنێت کە بابەتی حجاب کێشەی دەرونیە، دەبێت کەمپ بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بۆ چە بەشێک لە کۆمەڵگا دابنرێ. ژنان و کچان کە سوکایەتی بە کەسایەتیان قبول ناکەن، بێڕێزی بە حورمەت و کەرامەتی ئینسانیان قبول ناکەن، یان دەسەڵاتێک کە بە زۆر و بە ئیجبار یاسایەکی کۆن و دواکەوتو دەسەلمێنێ. بۆ باسی زیاتر لەسەر کلینیکی تەرکی بێحجابی داوام کردووە لە ئاسۆ حوسێن زادە، چالاکی سیاسی و هەروەها چالاکی مافی ژنان لەم بەرنمەیە لەگەڵم بێ. خاتو ئاسوام کاتت باش، سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە. زۆر سپاس، منی سڵام عەرز دەکەم لە خەمت توەوە بینەرانە بەرنامەیە. یەکەم پرسیارم ئەوەیە کە ماوەیەک لەمەوبەر مهری تالبی دارستانی یەکێک لە کەسایەتیە بنیادگەڕەکانی بەرەی پایدار و بەرپرسی ئیدارەی ژنان و بنەماڵی ستادی ئەمری بێمەعروف و نەهی لە مونکری ئوستانی تاران کردنەوەی کلینیکی تەرکی بێحجابی ڕاگەیاند. ئەم کلینیکە بەوتەی داڕێژەرەکانی چیەوە چه ئەرکێکی لە ئەستۆ گرتووە؟ ئەوڵە توانم بێژم واژەی کلینیک معموڵەن بۆ مەراکزێک بەکار ئەبرگێت کە خەدەماتی دەرمانی و مشاورەیی و یا باسپەروەری لە ناویە ئێرادرگێت. استفادە لەم واژە ئەویش لە کنارێ واژەیەک بەناو تەرکە بێحجابیە ئەتوانێت ئەم مەعنا ئێلقا کات کە کەسکەلێکە حجابیان نییە یا کەسکەلێکە گەرەکیان نییە تەنبەن بە حجاب دوچار بیماریگەڵ ڕەوانی و مشکلاتە ڕەوانی کە یا انحرافن کە نیازیان بە دەرمان هەست. ئەم نگاهە نەتەنها نگاهی علمی نییە، واقعاً نگاهێکە بۆ تەحقیرکردنی ژنان. هەروەکە خۆتان ئەرستان کرد کلینیکە تەرکە بێحجابی کە تەوەسوتی مهریە تالبیە دارستانی معرفی بووگە بە گفتی کەسکەلێکە ئەم تەرحیانە یانێ داڕێژ کردە و خەریکن واقعا خەریکن گوستەرشیان گەرەکیان ئەم کارە بکەن محلێ بۆ ئێرائەی خەدەماتێک مشاورەیی و ڕەوان دەرمانیە بە ژنگەل کە گەرەکیانە ژنگەلێکە بێحجابن بیان تێرنەوە بە تەرەف حجابە و حجاب بکەنە سەر ئەم ژنگەلە. ادعاکەن کەم کلینیکە بەر ئەساس ئوسوڵە ڕەوانشناختی فعالیەتەکە و هەدەفی کۆمەکە بە ژنانێکە کە بە دەلیلێ نادیدەگرتنە حجاب لە نەزەر ڕەوانیە و دوچارە مشکڵن. ولی ئەم تحلیلە ئەم تەرحە نیشانات کە ئەهداف ئەم تەرحە فراتر لە ئێرائەی خەدەماتە ڕەوانشناسیە. چنین مەراکزێ لە واقعە بەخشێ لە ئستراتێژیە کەلان بۆ سەرکوبێ ئازادیگەلە فەردی و تەحمیڵێ ئەرزشگەلە ئیدئۆلۆژیکی بەرژنانە. ئەم مەرکەزە لە ئەمەڵا بە ئەتوانین بێژین بە ئەبزارگەلێ بۆ کۆنترۆڵە اجتماعی و ئەعماڵە فشارە ڕەوانی بۆ مخالفگەلێ حجاب ئیجباری تەبدیلە بێت. بەڵێ خەت و ئاسۆ ئەم تەرحە لەگەڵ دژایەتیەکی توندی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەروەها چالاکوانانی ژنان و هەروەها لەگەڵ دەروون ناسەکاندا بەڕێوە ڕووبووەتەوە. تاهری دەبیری ستادی ئەمری بێمەعروف و نەهی لە مونکەری وڵات لە گفتوگویەک لەگەڵ سوبحی نوێدا ڕایگەیاند کە پرسی کلینیکی بێحجابی بەشێک لە تەرحی بەرفراوانی فەرهەنگیە کە ستادی ئەمری بێمەعروفی پارێزگای تاران
بە هاوکاری دەستگا و ناوەندە جۆراوجۆرەکانی وەکو قۆی قەزاییە فەراجا و سپادا داڕێژاوە دروستکراوە. بەڕای ئێوە تەرحێک کە هەموو ناوەندە سەرکوتگەرەکانی ڕژیم لە دروستکردنیدا ساڵێک لەمەوبەر بەشدار بوون. تەنیا بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری ئەو ژنانەیە کە گۆیان لە بواری دەرونیدا چارەسەر بکرێن کە لە بێحجابیەوە بگەڕێنەوە بۆ حجاب، ئەمە ناتەبایی هەیە بەیەکەوە ئەم یەک نەگرتوویە دەرخەری چه ڕاستیەکە سەبارەت بەم تەرحە؟ بەڵێ ئەسهاراتێکە تاهری مەبنی بەرەوەی کە ئەم تەرحە بەخشێ لە پروژێک فەرهەنگیە گوستەردەست کە تەوەسوتی نەهادگەلێ ئەمنیەتی و سەرکوب وەک قووەی قەزاییە وەک سپای پاسداران و فەراجا تەڕاحی بووگە نیشاندەهەندەی تەناقوزێ ئاشکارە لە بین ئەهداف ئەوانە کە ئیعلامیان کردە و واقعیەتە ئەمرا هەست. ئیدعای کۆمەکە ڕەوان دەرمانی بە ژنگەلێکە بێحجابن گەرەکیانە لە بێحجابی و بە حجاب داوەتیانکەن بە مشارەکەتێ نەهادگەلێ ئەمنیەتی وە سەرکوبگەر کامڵەن ناسازگاری است. ئەم تەناقوزە نیشان ئاتکە هەدەفە ئەسڵیە ئەم تەرحە دەرمانیا مشاورێ ڕەوانشناختی نییە کە لە ئەسڵا تەوهینە گەورەیکە بە ژنان و ئازادیە ژنگەل ئێمەتین بەلکە سەرکوبێکە بۆ ژنگەل وە کۆنتڕۆڵ لە طریق ئەبزارگەلێک ڕەوانی و ئەمنیەتیەوە هەست. و هەروەها ئەم یانە چنین هەماهەنگی گەلێ لە بینە نەهادگەلێ ئەمنیەتی و مەسهەبیە بەیانگەری ئەم واقعیەتە سەکە ڕژیمە جمهوری ئیسلامی بە جێگەی مواجهە یا جنبشکە اجتماعی و اعتراضات ژنان لە طریق وتوێژ لە طریق قبولکردنە مطالبات ژنانە و تێبە ئەبزارگەلێ سەرکوبگەرانەی جدید ڕووی تێرێ کە دانێکی هەرم کلینیکە تەرکە بێ حجابیە سەر و ئاغای پزیشکیان بە نەزەرە من بەڕاستی تەواهمە دموکراسی هەڵی گرگاوە گەرەکێ لەم ڕێگە و نیشان بات کە خواهانە دموکراسیەوە گەرەکیە دموکراسیک لە جامعە ئشاع بات کە ئەسڵاً هەمچین شتێ وجودی نییە و بیشتر بەعسە سەرکوب ژنان و تەوهین بە جایگاه ژن لە جامعە کردی. بەڵێ خەت و ئاسۆ گروپی دادبان کە لەلایەن کۆمەڵێک لە چالاکانی مافی مرۆڤ و پارێزەرانەوە دامەزراوە لە کاردانەوە بەرامبەر بە هەواڵی بەکارخستنی کلینیکی تەرکی بێحجابیدا ئەم تەرحەیان بە فەرمیکردنی ئەشکەنجەی دەرونی ژنان لە قەڵمداوە. ڕای بەڕێستان لەم بارەوە چییە؟ ئەتوانم بێژم کە گروه دادبان کە ئەم تەرحیە بە دروسی یعنی ئەم عنوانیە بەڕاستی بە دروسی وتکە کە بە دروسی بە عنوانە ڕسمی سازیە شکنجەیە ڕەوانی بۆ ژنان تەوسیف کردگە لەم تەرحا ژنگەل کە لە حجاب ئیجباری پەیڕەوی ناکەن بە عنوانە ئینسانگەلێک بە حقوقی بەرابەرەوە لە جامعەیەکە نە بە عنوانێ ئینسانگەلێ بە حقوقی بەرابەرەوە بەلکە بە عنوانە نەخۆش بیماریە منحرف معرفیەکەن. ئەم ڕوویکردە هەروە کەزانی نەتەنها ئازادیە فەردی و حق انتخاب ژنان نادیداگرێ بەلکە ئیجاد احساس گوناح و شەرم و تەحقیر لە ژنگەلە گەرەکیانە بە وجود بێرن و ژنگەل تحت فشار ڕەوانی قرار بە. ئێمە یعنی من خۆم بشخصە ئێژم کە لەم فەرایەندا ژنگەل مەجبور بە پەزیرش قەواعدەکەن کە تەکیا مخالفن یعنی ژنگەل تەک ئەم مەوزوعە مخالفن لە منزەرە حقوق بەشەرەوەم تەرحە نەقزە ئاشکارە حقوق بەشەرە نقض ئاشکارە ئازادی عقیدەز انتخاب پوششە و نیشاندەهەندەی سوء استفادە لە مەفاهیم ڕەوانشناسی بۆ مەشروعیەت بەخشین بە سەرکوب سیستەماتیک ژنان لە ئێرانە هەست. ئێمە هەروە کازانین خود دادبانە حقوق بەشەر معتەقدە
أم طرحە بە تۆرە سیستماتیک ژنگەل تحت فشار قرارات و ئیجبار بە حضور لە مەراکزێکا کە ژنگەل بە حجاب داوەتکە و ئەمە خۆی گەورەترین معزەلێکە کە ئێمە خۆمان ئەزانین بە عنوان ئینسانگەلێک ئازاد کە هەر شتێک هەر مۆزوعێک کە بەحث سەرکوب بەحث ئیجبار لە سەری بێت مطمئنەن هیچ نەتیجەی جالبێکی نییە. بەڵای خاتۆ ئاسۆ یەکێک لە دەروونناسەکان کە ناوی محەممەد ڕەزا سەرگۆڵزاییە دەڵێت دەروونناسی زانستێکی مۆدرنەوە سەردەمیانەوە ئەو کەسانەی کە لەو کلینیکە کار دەکەن هیچ پەیوەندیەک و پابندبوونێکیان بە پرەنسیڤە بنچینەیەکانی دەروونناسیەوە نییە. هەروەها دەڵێت دامەزراندنی ئەو کلینیکە سەرچاوەی داهات و بازرگانی کەسانێکە کە لە هەر شتێک و هەر بۆنەیەک بەتایبەت لە تەحریمی ئێرانەوە بگرێت تا پیاسەکردنی ئەربعین سوود وەرەگرن و لە کۆتاییشدا راپۆرتێک سەبارەت بەم کارانیان پێشکەش بە باڵادەستەکانیان دەکەن. ئەم تەرحە سەرڕای سەرکوتگەربوونی بەرامبەر بە ژنان ئایا بەڕایەوە ئامرازێکی نوێی مفتخۆری بۆ وڵات نییە بۆ ئەو کەسانەی کە وەکو تەرحی عفاف و حجاب تێرن تەرحی نور تێرن ئایا ئەمانە دووبارە مفتخۆری نییە؟ قطعا هەرواسە یانە دقیقا هەر ئەم تەرحگەلە کە ئەیتێرن و یەکێک لە شرایەتگەلێ ئیجادەکا کە بێن سوود بوون لەم قەزیە. هەروە کە زانین دکتۆر سەرگۆڵزایی بە دروستی بە جەنبەی اقتصادیە ئەم تەرحە ئشارەی کردەوە وتیگەکە چنین کلینیکگەلێ علاوە بەر ئەهداف سەرکوبگەرانە بە منبع دەرامەدێ بۆ گروپگەلێ خاص تەبدیلەوێ. ئەم نەهاتگەلە لە هەر بحرانێک ئەجۆم لە حجابێ ئیجباری بۆ کەسب دەرامەد استفادەکەن. لەم تەرحە ئەفرادێکە هیچ تەخەسوسێکیان لە زەمینە ڕەوانشناسییان نییە بە عنوانە مشاورە و ڕەوان دەرمانگەر واردە عەمەڵەوە و لە بودجەگەلێ عمومی بۆ ئیجادە ساختارێک استفادەکەن کە لە نەهایەتا بە کاسبی و مەنافع اقتصادی بۆ ئەدێک خاص منجەر بێت و ئەدێک خاستێن لە مۆسەتا سوود ئەوەن و هەروەکە زانین ڕۆژ بە ڕۆژ جامعە لە نظر اقتصادی و ئوفتەکە و مردم ڕۆژ بە ڕۆژ تەک معزەلگەلێ اقتصادیە دەست و پەنجە نەرمەکەن. بەجێگەیەوە ئەم تەرحە بە بهبوودە وەزعیەتە ڕەوانی و ئیجتیماعی کومەکە بە مەحەلێ بۆ سوء استفادەی ماڵی تەبدیلەوێ. ئەم مەسئلە نیشانەکە بەهرەبەرداری لە بحرانگەلە ئیجتیماعی بۆ مەنافع ماڵی و شەخسی لە چوارچوبە نظامە حاکمە هەست و جمهوری ئیسلامی لە هەر تەرحێ ئیسە تەرک حجاب ئیجباری هەروەکە خۆتان فەرمودان تەرح نور و تەرحگەلێتر فقط بەخاتر ئەوەی کە سوودگەلە کەڵانە اقتصادی بوون سریک ئەفرادێک خاص و مەجموعەگەلێک خاص تێنەم تەرحگەلە داڕێژەکەن و لە تەرەفێکیشەوە ئەو نەباعث مشکڵاتی ڕۆحی شرایطی فرخراو لە جامعە تۆهین تحقیر و هەروەکە مەسائلێک ترکە لە جامعە پێشتن. بەڵێ سپاس خات و ئاسۆ زەهرا بێروز ئازەر جێگیری سەرۆک کۆمار بۆ کاروباری ژنان و بنەماڵە لە پراوێزی کۆبوونەوەی هەیئەتی دەوڵەتدا لە هەفتەکانی ڕابردوودا ڕایگەیاند کە تەرحی کلینیکی تەرکی بێحجابی پەیوەندیکی بە دەوڵەتەوە نییە و دامەزراندنی ئەم تەرحە لە دەوڵەتدا ڕەزامەندی لەسەر نەبووە و تەسویب نەکراوە. سەرڕای ئەم ناتەبایی و دژایەتی ناو حکوومەت و خۆڕاگری ژنان لە وڵاتە بەرامبەر بە شێوە جۆراوجۆرەکانی وەکو ئەسید پرژاندن شەلاق و قەتڵی حکوومەتی و هیتر کە خۆشتان هەمووی ئاگادارن ئایا تەرحێکی لەو شێوەیە شانسێکی هەیە بۆ گەڕاندنەوەی کارتێکی سوتاوی وەکو حیجابی ئیجباری بەتایبەت دوای شۆڕشی ژینە؟ هەروەکە خۆشتان هەرستان کرد ئەم تەرحە هیچ خۆیان کە بۆخشت خۆیان ئالامیان کردکە هیچ یانێ ڕەبتێکی بە دەوڵەتەوە نییە یانێ بەیانگرێت تەناقزاتێک عمیقە لە دەروونە حاکمیەتە جمهوری ئیسلامیە لە یەک تەرەفەوە نەهاتگەلێ وەک سدادە ئەمرە بە معروف سفا قووەی قەزاییە و ئیجرایەم تەرحە تەئکیدیان هەست و لە تەرەفێ ترەوە بەرخێ سریک لە مەقامات دەوڵەتی تەلاشەکەن خۆیان
جیاکەنەوە لە مۆزوعە ئەم تەناقوزگەلە نیشانات کە نەبوودێ انسجام لە سیاست گۆزاریە حاکمیت جمهوری ئیسلامی لەبارەی مەسائلێ اجتماعیەوە هەست هەروایەمە لە عینە حاڵە مقاومەتێک گستردەی ژنان لە بەرابەرێ بێحیجابی لە بەرابەرە حیجابە ئێجباریە و چ لە قاڵبە ئاعترازاتە خیابانیە ولا چ لە مقاومەتە ڕۆژمەرە بەیانگرە ناتەوانیە حکوومەت لە تەحمیڵێ ئەرزشکە لە ئیدۆلۆژیکیە و اقداماتی وەک ئەسید پاشی وەک تهدید وەک بازداشت بە تەرحکەلێ وەک کلینیکە تەرحێ بێحیجابی نەتەنها باعث يعني ئەو خاستگاهەوە جمهوری ئیسلامی هەستی کە خاستگاهی تغییر ڕەفتارە ژنان نسبەت بە حجاب و ئەم مەسائلە نابێت بەڵکە باعث خەشم فرەتر و عمومیتر عەلەیه سیاسەتگەلێ سەرکوبگەرانەی جمهوری ئیسلامی فرەتر ئەکاتەوە و مردم خەشمیان فرەترە بێ نسبەت بە سیاست گۆزاریگەلە جمهوری ئیسلامی لە هەر بوارێک. بەڵێ خات و ئاسۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە پرسیارەکانی من کۆتایی پێهات ئەگەر پێتان وایە ئاماژەتان بە بابەتێکی گرنگ نەکردووە فەرموون. تەنها ئەمە گەرەکمە بێژم چنین تەرحگەلێکە بە دەلیلە تەناقوزات دەرونی نەبوودە مەشروعیەتگەل اجتماعی و واکنشگەلە گستەردەی مخالف شانس و موفقیەتی نییە تەجروبە نیشانی داکە کە ئیجبار و سەرکوب ناتوانێت تغییرات اجتماعی پایدارێ ایجاد کات ژنگەل لە ئێرانە ساڵها لەم ساڵگەل ئەخیرا مقاومەتی بێسابقەیەکیان لە مقابڵە حجاب ئیجباری و حجاب ئیجباریە کردگە و مقاومەتیان کردگە و مقاومەتی جنبش ئازادی خواهیان تقویت کردگە تەرحکەلێ وەک تەرکێ کلینیکە تەرکە بێحیجابی نەتەنها ناتوانێت وەرەقی سوختەی حجاب ئیجباری هەڵگەڕنێتەوە بەڵکە مەشروعیەتە حکوومەت لە بین جامعە فرەترەواتە ژێر سوعال و بە تەقویەت گفتمانگەل ئازادی خواهانە منجەر بێت. تەشەکورەکەم مەمنونم. بەڵێ جارێکی تر سپاس بۆ خاتو ئاسۆ حوسێنزادە چالاکی مافی ژنان و هەروەها چالاکی سیاسی کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمە بەشدار بوو. بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە بە هیوایەوەی کە بەرنامەیەکی تر و کات و ساتێکی تر لەگەڵ ئێوەی خۆشەویست بین. ماڵەوە.